دەمەوێت پێتان ڕابگەێنم لە شەژمانجی ڕابردوو ئاماری شەژمانجی ڕابردووتان پێڕابگەێنم خۆشببختانە دەتوانم تا ڕادەیەکی باش برێم کەمی کردووە تقریبا ئەگەر 150 کەمی کردبێ ئەوە دەگەڕێتەوە بۆ پابەندیەکانی هاتوچۆ ڕێگاوبانەکان لەسەروی هەموو شتەوە چونکە ئەو ماوەیەی کە لە ڕۆژانی جەژن خەڵکی مە نەچۆتە دەرەوە زیاتر لە 200,000 گەشتیار هاتۆتە هەرێم ئیتر لەسەروی ئەو شتانەشەوە تا ڕادەیەکی زۆر ڕووداوی هاتوچۆ زۆر کەمی کردووە ینی لە ناو کۆیە 5 ڕووداو بووە سنووری بەڕێوەبەرایەتی کۆیە 5 ڕووداو بۆ یەکیان لە ناو کۆیە بووە ئەوانی تر لە دەرەوە شاری بووین 103 ڕووداومان هەبووە لە شەژمانجی ڕابردوو 103 وەبزانم زۆر کەمە ئێتر پێکدادان و دەچینە ناو وردەکاریەکانەوە 103مان هەیە بە مەجموعی کولی پێکدادان 56مان هەیە وەرگەڕان 34 حالەتمان هەیە شێلان 11 حالەتمان هەیە سووتان 2 حالەتمان هەیە ئەوە لە شەژمانگەکە بە شەو 36 حالەتمان هەیە بە ڕۆژ 67 حالەتمان هەیە مردوو هەژ مردومان هەبووە دویان مێ شەشیان نێر بەرێبەر لە شەژمانجی ڕابردوو 37یان مێ بووە 98یان نێر بووە لە دەرەوەی شار 66 حالەتمان هەبووە لە ناوەوەی شار 36 حالەتمان هەبووە برین ئەوانەی کە خوار 30 ساڵن 50 حالەتمان هەبووە ئەوانەی سەروی 30 ساڵن 49 حالەتمان هەبووە یعنی دەتوانین برین نیوە بە نیوە کۆی گشتی مەسەلەن کۆکراوی خێزانی 7 حالەتمان هەبووە یعنی 7 حالەتی خێزانی بە تەواوەتی ینی خێزان بە کۆکراوەی کەم تەرخەم لە ڕووداوەکان 8 حالەتمان هەبووە دەتوانین تا ڕادەیەکی زۆر برین پابەندیەکان بە ڕووداوی هاتوچۆ باشە بەرەم باشتری دەوی بکەین بەهۆی هێماکانەوە بەهۆی ڕاگەیاندنەکانەوە